ڕاگەاندنەکانن شکۆی مرۆڤایەتی لەناو دەبن. هاوکاریکردنی کەم دەرامەتان کارێکی مرۆڤ دۆستانەیە، بەڵام لە ئێستادا کەناڵەکانی ڕاگەاندن و دەستگا میدیایەکان ڕێڕەوی هاوکاریەکان گۆڕیوە و بۆ مەبەستی تایبەتی دەستگاکان بەکاری دەهێنن. جگە لەوەش دوور لە ئیتیکی ڕۆژنامەوانی کار دەکەن و گوێ بە شکۆ و ژیانی تایبەتی ئەو کەسانە نادەن کە هاوکاریان دەکەن لە پێناو نیشاندانی بابەتێک بۆ جوڵاندنی هەست و ویژدانی کۆمەڵگا. لە ئێستادا دەستگاکانی ڕاگەاندن بە شێوەیە کار دەکەن، دەچنە ناو تایبەتمەندی ژیانی هەموو کەسێکەوە و نهێنەکانی بڵاو دەکەنەوە لەبەر هۆکارێکی سیاسی یاخود کۆکردنەوەی بینەر. بۆ ئەم مەبەستەش شنۆ ڕەحمان چالاکۆن و توێژەری کۆمەڵایەتی تایبەت بە ئاژانسی ژنها باز لە کاریگەری خراپەکانی ئەم جۆرە بەرنامانە دەکات. طبعا بابەتی خێرکردن و سەدەقەکردن بابەتێکە لە بەرەوەی کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی مسلمانە لە کۆنەوە تا ئێستا ئەم بابەتە هەبووە و بەخشین هەبووە، بە تایبەتیش تایبەتتریکەینەوە لە مانگی ڕەمەزانە بە حکمی ئەوەی وەکو ئاماژەم پێیا ئێمە کۆمەلگایکی مسلمانین و خەڵک زەکاتەکات و خەڵک چاوی لە ئەوەیەکە هاوکاری فەقیر و هەژار و کەم دەرامەتەکان بکرێت. بەڕاستی ڕۆحی هاوکاریان ڕۆحی یارمەتیدان لە کۆمەلگای کوردیە ڕۆحێک بۆ هەمیشە زیندوو بووە. بەڵاوی ئەوەی کە ئەم چەند ساڵەی لەم چەند ساڵەی ڕابردووە هاتۆتە پێشەوە ئەوەندەی ئێمە بینین بە حکمی ئەوەی کە هەم میدیای ئەلکترۆنی وردە وردە ئەویش دەورە بینێت و هەم دەوری تەلەڤیزۆن و ڕاگەاندنەکان یعنی بە تایبەت لە مانگی ڕەمەزانە ئەو بەرنامانەی ئەو پرۆگرامانەی کە راپۆرتانەشی حتا ئامادە ئەکرێت لەسەر بابەتی خێرکردن و یارمەتی و هاوکاریکردن بابەتێکن، ینی ئەگەر لە چارچێوەی ئەتیکی و ئەخلاقی ڕۆژنامەوانیە تقریبا سەیری بکەین زۆر زۆر دوور ئەکەوێتەوە. شنۆ ڕەحمان دەڵێت نیشاندانی ئەو جۆرە بەرنامانە کاریگەری لەسەر منداڵ دروست دەکەن، لە گەورەبوونیدا ئەو منداڵە هەست بەوە دەکات کە بێدەسەڵات و بێتوانایە. ئەندامانی خێزانەکەی هێنێ ئەیخاتە بەر شاشە بەبێ ئەوەی هیچ فلتەرێکە بێ، بەبێ ئەوەی هیچ مەسەلەن شتێکە بێ وا بکات کە ڕوخساری ئەم کەسانە پیشان نەیاد یان بۆ نمونە بە تایبەتتر ینی خراپتر ینی ئاسەواری خراپتر بە تایبەت لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە جگەلەوەی کە لەسەر مەسەلەن گەورەکان بەجێهێڵێ زۆر بە تایبەتتر لەسەر مناڵەکان ئەوەی کە ئەهێندێن ینی وەکو وەسیلەیەک بۆ تەرویجدان بە ئەم بابەتە بەکارهێندێن. ینی یەک حاڵەتی زۆر نامەوەندەی کە من ملاحەزەم کردبێ لەو راپۆرت و بەرنامانە ئەیبینم کە کاردانەوەی زۆر زۆر خراپی بۆ سەر کەسایەتی و شخصەتی ئەو مناڵ و یان گەورەکانیش بەگشتی بەجێهێڵێت ئەوەیە کە سیفەتێک لە ئینسانە دروست دەکات کە سیفەتی داماوی و زەلیلی بێت. يعني ئەو حاڵەتە بۆ ئینسانە ینی ئینساندا ئەماڵێ لەو ئیرادە بەقوەتە بەهێزێک کە توانای کارکردن و ینی وەکو مرۆڤێکی زەلیلی بێدەستەڵاتی پەککەوتە پیشانی ئەیە کە ئەمە پێویستی بە هاوکاریە کە ئەمە ینی ئەمە ئەگەر لە ڕووە نەفسیەکەوە سەیریکەین بە تایبەتی کاریگەری لەسەرەوە مناڵەکە بە تایبەت ینی خراپیەکەی لەوایە کە جگەلەوەی کە گەورەکانە دوێنن یان مناڵەکانیشە دوێنن ینی ئەیەتە ناو ورد و درشت و تەفاسیلی ژیانی ئەم کەسەوە. ینی بە تایبەت من لە ڕوای نەفسیەکەەوە قسەی لەسەرەکەم کاریگەری لەسەر ئەم مناڵە چۆن بەجێڵێ ئەم مناڵە ینی لە داهاتووترا ئینسانێک بەرهەم ئەهێنێ، ئینسانێکی ڕەزیل و داما و چاو لە دەستی خەڵک بێ، ئینسانێک بێ خۆی پێی وابێکە خۆی توانای کارکردنی نییە، خۆی توانای پەیداکردنی پارەی نییە، خۆی ناتوانێت ئەوەی کە پێویستە بۆ ژیانی دابینی کابڵکە ئەوێ هەمیشە لە ماڵەوە دابنیشێ و خەڵکێک بێت و هاوکاری بکە و ینی خەڵک فێرەکەیت کە کار نەکات لە ڕێگەی کار نەکردنەوە لە ڕێگەی بەرنمەیەکەوە گەر هەندێک جار زیادەڕەویشی تیا بێت لە باسکردنی زڕوفی خۆیاکە من لە هەندێک حاڵەتا بینیمە زیادەڕەویشی تایە خەڵک فێرەکەی ڕایهێنی لەسەرەوەی کە مادەم بەرنمەیەکی وا هەیە مادەم راپۆرتێکی وا هەیە شتێکی وا هەیە ئەتیادیە خەڵک بێتە ناو تەفاسیلەکانی ژیانتەوە بیزانێت لە پێناوی ئەوەی کە توزانم یارمەتێکی زیاتری بۆ بچێ.
شنۆ ئەوەش ڕوون دەکاتەوە پەخشکردنی بەرنابەی لەم شێوەیە تەنها بۆ کۆکردنەوەی بینەرە بۆ ئاساییکردنەوەی کۆمەڵێک دیاردا کە لە کۆمەڵگای ئێمەدا بە ڕێژەیەکی کەم هەیە و دەڵێت ئەم بەرنامانە ئەرکی ڕاگەیاندنەکان نییە بەڵکو ئەرکی حکوومەتە. ئەم سایتە ئەلکترۆنیانە و ئەم بەرنامانە بە تایبەت تێکەوتون ڕاکێشانی جمهورە. مەسەڵ بۆچی چونکە خۆمان نەزانین لەش لە حاڵەتێکی وا شتێکی واکەی بین لەبەرەوەی کۆمەلگای کوردی بەڕاستی کۆمەلگایەکی عاتفیە سەرنجی هەموو کەسێک ڕاکێشێ جارە هیچ نەبێ بۆ ڕاکێشانی و نووسینی کۆمنت لەسەر ئەمانە ینی ئەمە جۆرێکە بۆ خۆی جۆرێکە لە تەرویجدان ینی بۆ ئەوەی بۆ نمونە سایتێک ماڵپەڕێک شوێنێک فۆلۆری زیاتر بێ متابعی زیاتر بێ ئەم شتانە زۆر زیاتر زەقاکرێتەوەڵێ. یعنی ئەمە یەکێکە لەو سەبەبان یەکێکی تریش بەڕاستی ئەگەر ئاماژەی پێبین یعنی پیشاندانی هەستەکەم هەدەفێکی لە پشتەوەیە بەتایبەت ئەم جۆرە بەرنامانێک کە هەندێک خەڵک ئەیکا بەتایبەت لەو قەناتانەوە ئێمە ئەزانین زۆر جار دابەزێندەیان لەو ماڵپەرانەوە دابەزیان کە نزیکن لە ئایدۆلۆجیایەکی سیاسی محەددەدەوە بەتایبەت ئایدۆلۆجیایەکی ئیسلامیانە یعنی بۆ پیشاندانی ئەوەیە کە لە خەڵکی کۆمەلگای ئێمە بگەێنن کە مەسەرەن ئێمەی خەڵکێکی خێرخوازین خەڵکێکین لە ڕێگەی و پەیامە ئیسلامی کە هەمانە و پەیامە ئاینی کە هەمانە ئەتوانین ئیهتیمام بە خەڵکیش بێنێن ئێمە بینین کۆمەڵێک حتا ڕێکخرا و شت پێیابوون لەو شوێنانە بۆ مناڵی هەتی و بۆ نازانم مناڵی کەم دەرامەت و بۆ مناڵی ئەمانە ئۆکەی لە جێگەی خۆیان قەی ناکە بەڵام مشکلە ئەساسیەکە لێرە بەڕاستی ئەوەیەکە ئەوەی کە ئەم سایت و ماڵپەڕ و بەرنامانە کە هەڵستن جگە لەوەی کە ینی جگە لەوەی کە ئیشی ئەوان نییە بەڕاستی ئیشی ئەوان نییە ئەمە ئیشی دام و دەستگایەکی حکومیە ئیشی شوێن مەرکەزێکی حکومیە بەم ئەرکە هەستە ینی بە دەرەجەی یەکەم ڕۆڵی دەوڵەت هەستێ بەوەی کە بۆ نمونە کە مناڵێک باوکی نەبێ کە مناڵێک یان سوزام خێزانێکم دەرامەت بێتی بێ ئەوەی کە واردێکی بۆ بڕێت سۆشالێکی بۆ بڕێتەوە شتێکی بۆ بڕێتەوانێ وەکەوەی کە بینی لە کۆمەلگا پێشکەوتوەکانە.